کۆریای باکوور موشکێکی بالیستی نوێ تاقی کردەوە. ئەمە دووەم جارە لە ماوەی 2 هەفتەی ڕابردوودا کە ئەو وڵاتە تاقیکردنەوەی موشکی ئەنجامەدات. سەرچاوەیەک لە سوپای کۆریای باشوورەوە ڕایگەیاند کە موشکەکە لە بنکەی کۆسۆنگی هەرێمی بیونغانی باکوورەوە ئاڕاستەی بۆشایی ئاسمان کراوە و 700 کیلۆمەتری بڕیوە. سەرچاوێکیش لە ئەنجومەنی وەزیرانی ژاپۆنەوە ڕایگەیاند کە موشکەکە لە دەریای ژاپۆندا کەوتۆتە خوارەوە. 弾道ミサイル30分間程度 لای خۆشەوە تۆمی ئینادا وەزیری بەرگری ژاپۆن ڕایگەیاند ئەگەری ئەوە هەیە کە پیۆنگیانگ جۆرێکی نوێی موشکی بالیستی تاقی کردبێتەوە بە لە بەرچاوگرتنی مەودای موشکەکە و خێراییەکەشی. لە یەکەمین کاردانەوەشدا دوای تاقیکردنەوەی موشکەکە لەلایەن پیۆنگیانگەوە کۆشکی سپی ڕایگەیاند کە دۆنالد ترامپی سەرۆکی ئەمریکا پێشبینی ئەوە ناکات کە رووسیا بەو کاری کۆریای باکوور دڵخۆش بێت بەتایبەت ئەو موشکە لە ناوچەیە کەوتۆتە خوارەوە کە لە رووسیاوە نزیکترە بەراورد بە ژاپۆن. کۆشکی سپی جەختیشی لەسەر ئەوە کردەوە کە تاقیکردنەوەی ئەو موشکە لەلایەن کۆریای باکوورەوە باشترین نامەیە بۆ کۆمەڵی نێودەوڵەتی کە دەبێت سزای نوێ بەسەر پیۆنگیانگدا بسەپێنن. لای خۆیەوە کۆشکی کرملین ڕایگەیاند ڤلادیمیر پوتینی سەرۆکی رووسیا نیگەرانە لەو هەنگاوەی کۆریای باکوور. هاوکات شینزۆ ئابێی سەرۆکوەزیرانی ژاپۆن ئاماژی بۆ ئەوە کرد هەردوو وەزیری دەرەوەی ژاپۆن و کۆریای باشوور پەیوەندیەکی تەلەفۆنیان ئەنجامدا و تیایدا باسییان لەو هەنگاوەی پیۆنگیان کردووە. هەروەها شوتارۆ یاچی گەورە ڕاوێژکاری کاروباری ئاسایشی ژاپۆن بۆ هەمان پرس پەیوەندی تەلەفۆنی لەگەڵ HR مەکمەستەری ڕاوێژکاری ئاسایشی نەتەوەی ئەمریکا ئەنجامداوە. سەرۆکوەزیرانی ژاپۆن وتیشی هەماهەنگی زیاتر لەگەڵ ئەمریکا و کۆریای باشوور داکەین بۆ وەڵامدانەوەی ئەو کارەی کۆریای باکوور. هەروەها چین داوای سیاسەتی ئارامگرتنی لە هەموو لایەک کرد و جەختی لەوە کردەوە کە نابێت هیچ لایەنێک هیچ کارێک بکات کە ببێتە هۆی ئاڵۆزترکردنی ڕەوشی نیمچە دوورگەی کۆریا. وەزارەتی دەرەوەی چینیش ڕایگەیاند بڕیارەکانی ئەنجومەنی ئاسایش زۆر ڕوون و ئاشکران لەبارەی چۆنێتی بەکارهێنانی تەکنەلۆژیای موشکی بالیستی لەلایەن کۆریای باکوورەوە. بۆیە چین دژی هەر کارێکی پیۆنگیانگە کە پێچەوانی بڕیارەکانی ئەنجومەنی ئاسایش بێت. تاقیکردنەوە موشکەکەی کۆریای باکوور ماوەیەکی کەم دێت دوای دەست بەکاربوونی مون جی ئان لاپۆستی سەرۆکایەتی کۆریای باشوور کە هەفتەی ڕابردوو وەک سەرۆکی ئەو وڵاتە هەڵبژێردرا. جی ئان ڕایگەیاند بوو کە هەوڵی نزیکبوونەوە لەگەڵ کۆریای باکوورەدات بۆ گێڕانەوەی ئەو وڵاتە بۆ مێزی گفتوگۆکان.